پرۆژەی قورئان بەهاری دڵانە لە سەرتاسەری هەرێمی کوردستان بەڕێوە چوو. لە شاری هەولێریش لە سنووری هەردوو مەڵبەندی هەولێر و دەوروبەری هەولێری کۆمەڵی دادگەری بە بەشداری هەزاران کەس دەستی پێکرد. جگە لە سەنتەری شاری هەولێر لە قەزا و ناحیەکانی وەکو شەقڵاو و سۆران و مەخمور و خەبات و چەندین ناوچەی تری سنووری شاری هەولێر تاقیکردنەوەکە ئەنجام درا. تاقیکردنەوەکە پێکات بوو لە 50 پرسیار لەبارەی دوعای پێغەمبەران کە لە قورئانی پیرۆزدا تۆمار کراون، هاوڵاتیان و چین و توێژە جیاوازەکان لە ئاست و تەمەن و ڕەگەزی جیاواز بەشدارێکی کارەیان تێدا کرد. پێم خۆشە و پێشبڕکچەیانە دەکرێتن ئەو قولانە دەکرێتەوە. لەوێ من پێم خۆش بێ کۆمەڵە خەڵک پێخۆش بەڵام هەیە هەر نەک پێخۆش نییە، بەڵکو ئەو دینەشی قبوڵ نییە. بەڵام من بە شانازیەوە بەو مانگە پیرۆزەی لە خوای بەزای خوای گەورە تەمەنی پێداین بەشداریمان لە پرۆژەیە کرد. زۆر سوپاس بۆ جەنابتان بۆ ئەوانەیە کەوا سەرپەرشتی ئەو پرۆژەیە دەکەن. بەڕاستی ماندووبوونەکی یەکجار زۆر بەرۆچیان دەگرێت، بەڵام خۆنەویستانە بەردەوام من لە کارەکە خۆیان خوای گەورە پاداشی بە خێریان داتەوە. دەستخۆشی لە هەموو کەسانە ئەکەین کە ئەو پرۆژانە ڕادەگەینن. بەڕاستی زۆر پێویستە لە زروفێکی ئاوە ملەتی کورد تێنووی ئەو بابەتانەیە، تێنووی ئەو پرۆژانەیە. ملەتی کوردی مسلمان پێویستی بەو پرۆژانەیە و گرنگترین شتیش دوعاکانی قورئانە کە ئێمە ئیسلام ئێمە ئیماندار پێویستمان بەو چەکەیە. ئەو پرۆژانە بەڕاستی شتێکی چاکن لۆمە فێری مەوشە و ماناکانی ئاەتەکانی قورئانی پیرۆز دەبین. دەستخۆشی لە سەرپەرشتیاری ئەو پرۆژەیە دەکەم کە هەستا بە ئەنجامدانی ئەو پرۆژەیە بەڕاستی ئیسفادێکی زۆرمان لێ کردیا، دەستخۆشیان لێ دەکەن. خوای گەورە پاداشتی ماندووبوونیان بداتەوە. ئەمن وەکو بەشداربێکی پرۆژەی قورئان بەهاری دڵانە بەشدار بووم ئەوڕۆکە کە پرۆژێکی پڕ زانست و ئیلمە کە خەڵکانێکی زۆر بەشداریان کرد. هیوادارم ئەو پرۆژانە هەموو ساڵێ بەردەوام بێت و زیاتر خەڵک بەشداری بکات و زیاتر خەڵک سوودی لێبێنێ. بەڕێوەبەرانی پرۆژەکە باز لەوە دەکەن پرۆژەکە بە سەرکەوتووی بە ئەنجام گەیشت و ڕۆژانی دادێ کار لەسەر دیاریکردنی وەڵامە دروستەکان و ڕاگەیاندنی ئەنجامەکان دەکەن. سپاس بۆ خوای پەروەردگار ڕێژێشی بەرچاو بەشداریان کرد لە خوشکان و لە برایان. انشاءالله خوای پەروەردگار هەمولایەک سەرکەوت و سەرفرازکە. گرنگ وێ ئێمە خزمەتێک بکەین بۆ قورئانە، خەڵک تێی بگا لەمانە و مەبەستی قورئان لە دوعاکان. ئەوە گرنگە و ڕێژەی بەشداربوانیش ئەوەی ڕاستی بێ، یعنی خەڵکێکی باش و بەرچاو بەشدار بوون. چەند شوێنێکمان هەبوو لە بۆ تاقیکردنەوە. لێر هەولێر نادی جیهانمان هەبوو کە چەند ئەو سنووری دەوروبەری هەولێری گرتو، دەشتی هەولێر و بنەسڵاوە و کەس نەزان و دارەت و قوشتەپە و شاوێس و مەلا ئەومەر و بەستۆڕە و دەڤەری بەڕانەتی بە هەمووی بابلن قرژاڵە و ئەوانە هەموو لەو دەڤەرەی بوو لە نادی جیهان تاقیکردنەوە کرا. 2500 کەس ناوی نووسرا بوو لێرە. ئەمە لە شاری کۆیا لایەنمان لە قوتابیانی کۆمەڵی دادگەری هەڵسان بە سازکردنی ئەم پرۆژەی قورئان بەهاری دڵانە لەگەڵ هاوکار لەگەڵ سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کە دەبین ژمارەیەکی زۆر لە خوشکانمان لە برایانمان بەشدارن. ئەمە تەمەن دیارە قاعی ئافرەتانە لە سەرش قاڵەکانی کەشمان شکر بۆ خوا پڕوا لە پیاوان لە برایانمان. قورئان بەهاری دڵانە پرۆژەیەکی سەرتاسەریە لە هەرێمی کوردستان و ئەنجومەنی پەروەردە و بانگەوازی کۆمەڵی دادگەری بەڕێوە دەبات و نزیکەی 80000 کەس ناوی خۆیان بۆ بەشداری لە پرۆژەکە تۆمار کردووە و لە ئایندەیەکی نزیکیشدا لە ڕێگەی کەناڵی ئاسمانی پەیام و بانگەوازەوە ئەنجامی کۆتایی و تیر و پشک بۆ یەکەمەکانی پرۆژەکە بەڕێوە دەچێت. گەیلان ساویر، کەناڵی پەیام.